زۆری هاتنەوەی کرەی مۆلیدە ئەهلیەکان لە دوو مانگی ڕابردوو لە قەزای سۆران بەراورد بە شوێنەکانی دیکە هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەمەش لە کاتێکدا بووە هاوڵاتیان لە کەرەنتینە بوون و بێکار بوون و چاوەڕێ بوون حکوومەت کرێ و باج و ڕسوماتەکان کەم بکاتەوە نەوەک زیاد بکرێت. لای ئێمە لە سنووری سۆران قەزای سۆران کە بە بەراورد بە شوێنەکانی تر نرخی ئەمپێری مۆلیدا بۆ 1 ئەمپێر زیاتر هاتوتەوە لە شوێنەکانی تر. ئەمەش دڵگرانی لە ئێمە دروست کردووە. پێویستە جیاوازی نەکرێت لە پێدان لە دیاریکردنی نرخی مۆلیدە ئەهلیەکان. کارەبای مۆلیدە دووقات هاتەوە لە سا شوێنەکانی تکە. هەر سنەبی کارەبای ڕێسی زیاد بکەنەوە بێ ئەو مۆلیدانەش پارێک کەمتر وەگرن لە خەرچی. لەبەر سۆران کارەبای ڕێسی نەبی. ئێستا زۆری شەوەکان خەرک کارەبای نییە، کارەبای ڕێسی. مۆلیدەکان پێ دەکەن ناچارن ئەوانش پارە زیاد وەردەگرن. بۆ هەر ئەمپێرێکی کارەبا لە سۆران 8500 دینار هاتۆتەوە لە کاتێکا لە پارێزگای هەولێر ئەمپێری کارەبا لە 5000 دینار تێنەپەڕیوە. کاتژمێرەکانی هەبوونی کارەبا نیشتیمانی بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سۆرانیش دەڵێت کارەبای نیشتیمانی لە سۆران کەمتر بە هاوڵاتیان درراوە، بۆیە نرخی کارەبای مۆلیدە زۆرتر هاتۆتەوە بەراورد بە شوێنەکانی تر. کاتژمێرەکانی ئیشکردنی مۆلیدە ئەهلیەکان لە سنووری بەڕێوەبەراتیەکەمان بە تایبەتی ناوشاری سۆران بە بەراورد لەگە شوێنەکان تر زیاترە لە مانگی چوار کە ئیشیان کردووە، واتە و گوژمەیەکەوە وەریان گرتووە بۆ هەر ئەمپێرێک زیاترە لە شوێنەکانی تر. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کاتژمێرەکانی هەبوونی کارەبا نیشتیمانی بە بەراورد لەگە شوێنەکان تر کەمتر بووە. خاوەن مۆلیدە ئەهلیەکانیش داوا دەکەن حکوومەت گازیان بۆ دابین بکات بۆ ئەوەی ئەوانیش نرخی ئەمپێری کارەبا کەم بکەنەوە. هیواداریشم حکوومەت لەمەوە دوا گازمان لۆ سەرفکە پێشان مەسەرەن گازی دەدا کە گازی دەدا ئێمە پارەمان کەمتر وەردەگرن. گازەکان ئێستا بڕیە تقریبان 300 سارە بڕیتیان. ئەگەر گازەکەمان بدەنێ ئەمە دەتوانین پارەی مۆلیدەکەمتر لە هاوڵاتیان وەگرین. چکە ئێستانێکە هەم گازی دەکرین هەم ڕوونی دەکرین و پارەی مشەقلی و هەموو شتەکان لە ئەستۆی ساعب مۆلیدەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرچی ناتوانێت کارەبای نیشتیمانی بە بەردەوامی بۆ هاوڵاتیانی دابین بکات، سەرەڕای زۆری نەوتی ژێرزەوی گازیشی بۆ خاوەن مۆلیدەکان دابین نەکردووە بۆ ئەوەی کرەی مۆلیدە لەسەر هاوڵاتیان کەم ببێتەوە. ئەمەش بارگرانی زۆری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.